ئامادەبوانی بەڕێز کوردستانیانی خۆشەویست، ئێوەی بەڕێز کە لەم گردبوونەوە جەماوەریە ئامادەن یان لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە سەیرمان دەکەن و گوێمان لێدەگرن، ئێوارەتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن سەرچەوان بەخێر بێن. ڕێز و سڵاو و خۆشەویستی جەنابی سەرۆک بارزانیم پێیە بۆ هەموو لایەکتان، هەموو بەخێر بێن. خۆشەویستان، ئێمە کەمتر لە 2 ڕۆژمان ماوە بۆ دەنگدان لە هەڵبژاردنەکانی گشتی عێراقی فدرالدا. ئەم هەڵبژاردنە ڕووداوێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان کە ڕەنگە هاوپەیمانەتی سیاسی تازە لە نێوان هێزە سیاسیەکاندا دروست ببن. ئەمەش کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان و ژیانی خەڵک. کێشەی گەلی کوردستان کە بەردەوام ناوی کێشەی کوردیە لە عێراق هەبووە، ئێستا ئەو کێشەیە وەک گەلی کوردستان وەک کێشەیەک بۆ گەلی کوردستان دەمێنێتەوە. بەبێ دەستوری عێراقیش چارەسەر نەبووە. ئەو دەستورەی کە ساڵی 2005 پێکەوە نووسیمان و دەنگمان بۆدا، لەبەر جێبەجێ نەکردنی دەستور ئێستا کێشەکە ناوەکەی گۆڕاوە بۆ کێشەی نێوان هەولێر و بەغدا. ئێمە لێرەدا بە هەموو هاوبەشە عێراقیەکانمان دەڵێین ئێوە بە جێبەجێ نەکردنی دەستور پەیوەندیتان لەگەڵ کوردستان لاواز کرد. بڕیاری باری ئەمنی عێراق و دەستهەڵاتی مەدەنی و نیشتیمانیتان لە عێراق تێکدا، لە ئەنجامیشدا بەداخەوە زۆرترین ڕێژەی نەخوێندەواری و بێکاری و هەژاری لە عێراق دروست بوو. ئەمریکا و بەریتانیا و نەتەوە یەکگرتووەکان کە چاودێری نووسینەوەی دەستوری عێراقیان دەکرد، چەندین جار لە کاتی پێکهێنانی کابینەکانی حکوومەتی عێراق بەڵێنیان بەلایەنە کوردستانیەکان دەدا کە چاودێری جێبەجێکردنی دەستور دەکەن. ئێستاش لێرەوە پێیان دەڵێن بە بەڵگەوە بەکردەوە لە پێش چاوتانە دەستوری عێراق بە هیچ شێوەیەک جێبەجێ نەکرا. ئیتر نابێ چیتر جێبەجێ نەکردنی دەستوری عێراق پشتگوێ بخەن، چونکە تێکچوونی بارودۆخی عێراق ئەمنیەتی ناوچەکە و هەموو جیهان دەکەوێتە مەترسیەکی گەورەوە و کاریگەری زۆر خراپی لە کوردستان و لە عێراق بە شێوەیەکی گشتی بەجێ دێڵێ. یەکەمین کێشەی ئێمە جێبەجێ نەکردنی مادەی 140 لە دەستوری عێراق کە ساڵی 2005 گەلی عێراق دەنگی بۆدا. لە سەردەمی حکومی برێمەر واتە ئێمە بەگشتی زیاتر لە 12 ساڵە داوای مافێکی دەستوری دەکەین، داوای چارەسەری دەستور دەکەین، داوای چارەسەری دەستوری دەکەین بۆ چارەنووسی خاک و خەڵکی خۆمان لە چوارچێوەی عێراقدا. کێشەی دووهەمی ئێمە کێشەی بەشی کوردستانە لە داهاتی گشتی. نامانەوێ باسی ڕابردوو بکەین یان کۆنە دەفتەر هەڵدەینەوە، بەڵام دەبێ باسی ئەوە بکەین بەغدا بەردەوام خۆی دزیوەتەوە لە ئەرکەکانی سەرشانی لە ئاست هەرێمی کوردستاندا. هەندێک جاریش ئەو پرسە هەستیارەی گەلی کوردستانیان بۆ ململانەی نێوان خۆیان لە بەغدا بەکارهێناوە. هەروەها هەندێک جاریش بۆ بانگەشەی هەڵبژاردن دژی هەرێمی کوردستان ئەوەیان بەکارهێناوە. دوای ئەم هەڵبژاردنە لە شەممەی داهاتوودا کە پەرلەمان و حکوومەتی نوێ لە بەغدا دروست دەکرێن، ئێمە جارێکی تر بۆ مافی کوردستان و بەشی کوردستان لە داهاتی گشتی دەگەڕێینەوە بۆ عێراق و
دەست بە دانوستاندن دەکەین بۆ جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانەی کە هەتا ئێستاش جێبەجێ نەکراون. ئێمە دەمانەوێ بەشە بودجەی هەرێمی کوردستان بە تەواوەتی بدرێت، موچە و پێداویستیەکانی پێشمەرگە دابین بکرێن، خانە نشینان و زندانی سیاسی و کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوەکان مافی خۆیان پێ بدرێت. دەمانەوێ عێراق ئیلتیزامی دەستوری و یاسایی بەرامبەر بە فەرمانبەران و پێشمەرگە و خەڵکی کوردستان جێبەجێ بکات، نەک جیاوازی بکات بەرامبەریان. هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، دەبێ عێراق بە یەک چاو سەیری ئێرە و ئەوێ بکات. دەمانەوێ هەر وەک لە دەستوری عێراق داهاتووە دەستەی گشتی چاودێریکردنی دابەشکردنی داهاتی فدرالیەکان دروست بکرێت. بەشی هەرێمی کوردستان لە قەرزە نێودەوڵەتیەکان و یەدەکی نەختینەی عێراق بدرێ، بودجەی پێویست بۆ پرۆژەکانی کوردستان تەرخان بکرێت. دەمانەوێت ئەو قەرەبوانەی لە دەستوردا دیاری کراون لە داهاتی نەوت بۆ ناوچە زیان لێکراوەکانی سەردەمی بەعس تەرخان بکرێن. ئەو قەرەبوانەش بدرێن لەلایەن حکوومەتی عێراقەوە کە دادگای تاوانی عێراق بڕیالی لێداوە بۆ کەسوکاری قوربانیانی فەیلی و ئەنفالی بارزانی و ئەنفالی گەرمیان و خۆشناوەتی و بادینان و هەموو کوردستان. دەمانەوێ بە پێی دەستور بەرهەمهێنانی نەوت و غاز ئەنجام بدەین و سیاسەتی ئستراتیژی نەوت و غازی عێراق بە هاوبەشی دابنین، هەر وەک لە دەستوری عێراق داهاتووە. بەڕێزان، ئێمە دڵنیاین دەتوانین بارودۆخی ئابووری و گوزەرانی خەڵکی کوردستان باش بکەین، چونکە ئێمە ئێستا هەنگاوی باشی ئابووریمان ناوە، هەروەها ئامادەین بۆ هەموو چارەسەرە دەستوریەکان لەگەڵ حکوومەتی فدرالی عێراقدا. ئێمە لەبەر ئەوەی خاوەن مافین و ڕاستی و حەق بەلای ئێمەدایە دڵنیابن کە لە ئەنجامدا هەر کوردستان سەر دەکەوێت و باری ئابووری کوردستانیش بەرەو باشی دەڕواتن. دڵنیابن لەوەی کە وەزعی ئابووری لە کوردستان لە پێش شەڕی داعش چۆن بوو زۆر لەو کاتە باشتری دەکەینەوە. پاشەکەوتی موچەمان زۆر کەم کردوتەوە. پشت بەخوا داهاتی کوردستان زیاد دەبێت و پاشەکەوتی موچە هەر بە تەواوەتی ناهێڵی. ئێمە لە کابینەی پێنجەمدا سلفەی خانوبەرە، سلفەی هاوسەرگیری و یارمەتیدانی جوتیارانمان خستە ناو بودجە. زۆر دڵنیام جارێکی دیکە دەتوانین ئەو سلفانە بدەینە خەڵکی شار و گوندەکان و یارمەتی جوتیارانیش دەست پێ بکەینەوە. دڵنیام ئەگەر ئارامی و تەباییمان هەبێت باری ئابووری کوردستان باشتر دەبێت. بەڕێزان، لە شەڕی داعش زۆر ناوچەی کوردستان زەبری گەورەیان بەرکەوت، لە سەروی هەمووشیانەوە شنگار و دەوروبەری ئەو جینۆساید و ئەنفال و بێویژدانیەی لەگەڵ خوشک و برایانی ئێزدی کرا، گەلی کوردستانی بە هەموو پێکهاتەکان تووشی شۆک کرد. ئێزدیەکان کەس و کاری ئێمەن. داوا دەکەین بەغدا چاوێکی بەرپرسیارانەی هەبێت لە ئاست ئەو کارەساتە گەورەیەی کە ویژدانی مرۆڤایەتی هەژاند. ئێمە دەمانەوێ حکوومەتی داهاتووی عێراق بارودۆخی ناوچە دابراوەکان ئاسایی بکاتەوە. قەرەبووی خەڵکی دەربەدەری شنگار، شار و شارۆچکە و گوندی دەشتی نەینەوە، مەخموور، خورمات و جەلەولا سەعدیە بکاتەوە. ئاوەدانکردنەوەی ئەو ناوچەیە یەکێک بێت لە کارە پێشینەکان، ئێمەش بە هەموو شێوەیەک هاوکار دەبین.
ڕاستە نوێنەرانی گەلی کوردستان لە پەرلەمانی عێراقدا زۆرانە نین، بەڵام دەستوری عێراق عەرەب و کوردی وەک دوو نەتەوە یەکسان و شەریک لە عێراقدا ناساندووە. بە پێی دەستور دەبێ بنەمای تەوافق لە بەڕێوەبردنی کاروبارەکانی عێراقدا پەیڕەو بکرێت بۆ ئەوەی هەستکردن بە زوڵم دروست نەبێت کە بەداخەوە لە ئەنجامی جێبەجێ نەکردنی دەستوردا کورد و زۆر لە پێکهاتەکان هەستی پێ دەکەن. سیاسەتی زۆرینە و کەمینەی ئێستا سیاسەتێکی چەوتە و داهاتووی نییە. کێشەی ئێمە ئێستا لەگەڵ ئەو سیاسەتەدا بووە. ئەگەر نە گەلی عێراق بۆ ئێمە گەلێکی برا و هاوبەشە وەکو گەل. هەمیشە باوەشی کوردستان لە هەموو دۆخێکدا بۆ پێشوازیان کراوەیە و کراوە دەبێت. لایەنی کوردستانی کە بە گوێرەی قەوارەی خۆی چوتە بەغدا و بەشداری لە دەستهەڵاتی فیدرال کردووە، بەشداریەکی زۆر بەرپرسیارانە بووە. هیچ ڕۆژێک ڕێگەمان بە خۆمان نەداوە بەشێک بین لە کێشە مەزهەبیەکانی ناوگەلی عێراق. بەڵام گەلی کوردستان وەڵامی نیازپاکی و دڵسۆزی خۆیان بە باشی هەتا ئێستا لە بەغدا وەرنەگرتۆتەوە. ئێمەی خەڵکی کوردستان فێر بووین هەموو ڕۆژێ لاپەڕەیەکی نوێ لەگەڵ بەغدا بکەینەوە. لە دوای هەڵبژاردننی گشتی دووسبەی 12 مانگ جارێکی دیکە دەمانەوێ لاپەڕەیەکی نوێ و هیوا و ئاواتێکی دیکە بۆ کوردستان و بۆ عێراق دەستە بەر بکەین. داوا لەلایەنە براوەکانی عێراق دەکەین چاوێک بە مێژوو بگەڕێننەوە. مێژوو پێیان دەڵێ ئەو کەسەی خێری بۆ کوردستان نەویستووە خێریشی لە خۆی نەدیوە. گەلی کوردستان گەلێکی پاک و ڕەوشت بەرزە لە سیاسەتدا. 100 ساڵە کوردستانیان لکاندووە بە عێراق و لەسەر خاکی خۆمان زوڵممان لێ دەکەن. بەڵام ئێمە و گەلی عێراق درس نەکەوتوتە نێوانمان وەکو گەل. ئێمە مشکیلەکانمان لەگەڵ گەلی عەرەب نییە، مشکیلەکانمان لەگەڵ تورکمان و یەزیدی و مەسیحی نییە. داوا دەکەین برایانی بەغدا وەڵامی خۆشەویستی ئێمە بە خۆشەویستی بدەنەوە. کوردستانیانی خۆشەویست، با لێرە بینە سەر دەفتەری ناوخۆیی. لەم لایەنەشەوە ئێمە لە کوردستاندا وتارمان نەرمە و لاپەڕەی کۆن هەڵنادەینەوە. داوا دەکەم لایەنەکانی کوردستان دەست لە دروشمی دژایەتی پارتی هەڵگرن. ئەوەندە بەڕێزان ئەوەندە ئاسان نەچنە ناو باوەشێکەوە لە پێناو دژایەتی پارتیدا، ئەوەندە ئاسان نەچنە هەموو باوەشێکەوە. لەبەر ئەوەی دێڕۆکی 72 ساڵی ڕابردوو نەیگوتووە لایەنێک یان کەسێک خێری لە دژایەتی پارتی دیوە. بەڕێزان زۆر درێژە لیستی ئەوانەی لە بەرامبەر پارتی دۆڕاون. زۆر کەمە ژمارەی ئەوانەی توانیویانە تەنها گرەوێکی بچووکیش لە پارتی ببەنەوە. داوایان لێ دەکەم تاقیکردنەوەی فاشل دووبارە نەکەنەوە. پەیامی ئاشتیانەی پارتی بۆ یەک ڕیزی و تەبایی قبول بکەن باشترە لە سیاسەتی چەوتیان بەرامبەر بە پارتی. با ئەوەندە خۆڵ نەکەنە چاوی خەڵک و چاویان کوێر نەکەن، چونکە خۆشیان دەزانن
ئەو سیاسەتە چەوتە ئێمە وەک کوردستان بارێکی گەورەمان لەسەرشانە بەرژەوەندی دنیایی یان ڕق و کینەی کوێرانە تەمەنیان کوردە و ئەوەندەش نایێنن داوا لە خەڵکی کوردستان دەکەم گوێ لەو بانگەشانە نەگرن کە هەڵیان دەخەڵەتێنن هەرچەند دڵنیام ئەو خەڵکە لەوە هوشیارترن بە قسەی کەس هەڵ ناخەڵەتێنن پارتی حزبی دوێنێ و پێرێ نییە کەس نەیناسێ فەرمونون سەیری ڕابردووی ئەم کوردستانە بکەن کام دەستکەوت هەیە لە کوردستان دەستکەوتی پارتی نەبێ یان کام دەستکەوت هەیە کە پشتی شێر بەر پارتی نەکەوێ بۆ جێبەجێکردنی ئەو دەستکەوتە ئەوانەی ئەمڕۆ خەڵک هەڵدەخەڵەتێنن و بەردەوام قەوانی دژی حکوومەت و پارتی دەدەنەوە منیش لێرەوە لەگەڵ خەڵکی کوردستان لێیان دەپرسم ئەرێ باشە ئێوە نەبوون هەتا دوێنێ دەهاتن داوای پۆست و پلەی حکومیتان دەکرد لێیان دەپرسم ئەرێ ئێوە نەبوون هەتا کۆتاییش لەگەڵ حکوومەتمانەوە کەچی ئەمڕۆ بە ماوەیەکی کەم لەبەر تەواوبوونی وادەی حکوومەت لە حکوومەتەکە کشانەوە تەنها بۆ ئەوەی کشانەوەتان بکەن بە بابەتی بانگەشەی هەڵبژاردن پێتان وایە خەڵک ئەوەندە بێ ئاگا و نەزانە کە تێناگات پارتی هەر ئەوە نییە حزبێک بێت لە گۆڕەپانەکەدا بەڵکو پارتی خاوەنی پێناسەی کوردەواری و کوردپەروەریە پارتی حزبی کوردی مسلمان و ئێزدی و کاکەیی و فەیلی و هەروەها حزبی تورکمان و کریستیانە کە هەموویان وەک یەک خۆیان بە خاوەنی ئەم حزبە و ئەم پارتیە دەزانن بەڕێزان من لە سلێمانی گوتم ئێمە شەڕ بۆ سلەیمانی ئێمە شەڕ بە سلەیمانی ناکەین بەڵکو شەڕ بۆ سلەیمانی دەکەین ئێمە باوەڕمان بەوەیە لەبەر ئەوەش سەرەڕای هەموو سەختیەکان هەبوون و مانەوەی قەوارەی هەرێمی کوردستانمان پاراست نەمان هێشت بە شێوەی پارێزگا کوردستان لەت بکرێتن پێم خۆشە کە حیزبەکان لە سلێمانی گوێیان لەو پەیامە بوو کە گوتم هەندێ حزب لە سلێمانی ئیرهابی فکری بەرامبەر جەماوەری پارتی ئەنجام دەدەن ئێمە دەمانەوێ خۆزگەی خەڵکی خۆشەویستی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین لە ئارامی و ئاوەدانیدا بەجێ بهێنین دەمانەوێ لەوێ ڕکابەری ئاوەدانی جێگەی ڕکابەری حزبی بگرێتەوە پارتی حزبی دیبلۆماسیەتی نەرمە لە سیاسەتدا تاوەکو دانیشتن و گوێگرتن هەبێ ئێمە پەنا بۆ هیچ شێوازێکی تر نابین داوا لە خوشک و برایانی حزبەکانی کوردستانی دەکەم با سوود لە تاقیکردنەوەی پارتی وەرگرن بۆ ئاشتی و یەکڕیزی با لەگەڵ پارتی هەنگاو بنێن دووبەرەکی ناوخۆ تەنها دواکەوتن و دۆڕان بەرهەم دێنێت ئەو وتە ناخۆشانەی لەو ماوەیەدا لەو خەڵکانەوە دەرچوون تەنها بە سوودی ناحەزانی دەرەکی تەواو دەبن ئەو لایەنانە خۆشیان زیاتر زەرەر دەکەن لەبەر ئەوەی پارتی دەبێ ئەوە بزانن کە پارتی خواردنی کەس نییە لە پێناو یەکڕیزی لایەنە کوردستانیەکان لە بەغدا داوا لە هەموو لایەنەکانی کوردستان دەکەم
دوای هەڵبژاردن ئامادە بن پێکەوە دابنیشین بۆ دانانی کارنامە و پلانی کوردستانی هاوبەش بۆ گفتگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان ئێمە لە ئێستاوە ئامادەین و هەموو هەوڵێکیشمان بۆ یەک ڕیزی دەبێت ئازیزان خۆشەویستان داوا لە جەماوەری کوردستان و دەنگدەران دەدەم بۆ ڕۆژی دەنگدان ویژدانی خۆیان بکەنە سەر پشک سەیری ئەمڕۆ و دوێنێش بکەن سەیری ئەمڕۆ و دوێنێش بکەن ئەوەی پارتی لە هەموو بوارەکانی سیاسی و ئاوەدانی و ئابووری و ڕۆشنبیری ئەنجامی داوە خەرمانێکە ئەوەندەی کێوی قەندیل و هەڵگورد مەزن و بەرزە ئێمەی پارتی قەت نەمان گوتووە بێ هەڵەین و نەمان گوتووە پەرێزمان بێکەم و کورتیە کە کار دەکەی بە تەئکید هەڵەش دەکەی کەسێکیش هەڵەی نەبێ نیشانەی ئەوەیە دانیشتووە یان خەوتووە و کار ناکات ئێوە جەماوەری خۆشەویستی کوردستان ئێوە پشتی پارتە ڕەسەنەکەی خۆتان بگرن ئەو پارتیەی خاوەن ورەیەکی پتەوە وەک پۆڵا ئێمە جارێکی تر دوای ئەم هەڵبژاردنە بە خۆمان دەچینەوە و کار لەسەر نەهێشتنی کەم و کوڕیەکان دەکەین زۆر بەرنامە هەیە بۆ داهاتوو لەبەر ئەوەی لێرە کات نییە هەڵیان دەگرین ئیشەڵا بۆ داهاتووکی نزدیک ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی دۆزێکی سیاسین و کۆمەڵێک کێشەمان لەگەڵ حکوومەتی فدرال لە بەغدا هەیە ئێمە ئەگەر بمانەوێت دەستکەوتی گەورە بەدەست بهێنین دەبێ یەکگرتوو بین هەندێک لایەن لە هەرێمی کوردستان وەک هەرزەکار بەڵێ وەک هەرزەکاری سیاسی خەریکی کوتانەوەی ڕێگای بەغدا بوون وەک ئەوەی هەنگوینیان لە دار دۆزیوەتەوە ئەو کێشانەی پێشتر باسمان کرد کێشەی گشتین حکوومەتی کوردستان وەک حکوومەت بەرپرسە لە دانوستاندن لەگەڵ بەغدا ئەو شتەی ئەو لایەنە و ئەو حیزبانە دەیکەن بە هاتوچۆی ڕێگەی بەغدا شتێکە پێچەوانەی یاساییە و پێچەوانەی دەستکەوتەکانی گەلی کوردستانە دیار بوو لە بەغداش گوێیان لێ نەگرتن و هیچیان پێ نەدا و دەست بەتاڵ هەموویان گەڕانەوە بۆ هەولێر و گەڕانەوە بۆ کوردستان لە کۆتاییشدا بەغدا و دنیاش بە پشتیوانی ئێوە بە خۆڕاگری ئێوە بە خوێن ڕشتن و بە کۆڵنەدانی ئێوە کوڕەکانی ئێوە لە تلسقۆف و لە سەحێلا و لە پردێ جارێکی تر دنیا مامەڵەی لەگەڵ ئێمە کرد و دڵنیابن هەتا پارتی خاوەنی ئەم جەماوەرە بێ هەتا پارتی خاوەنی ئەم پشتگیریە بێ دیسانەوە مامەڵە هەر لەگەڵ پارتی دەکرێتن ئەو هەڵس و کەوتانەی ئەو لایەنانە هەر هەموویان نیشانەی دوو شتە یەک فەشەلی خۆیان لە سیاسەت دووهەم ڕق و کینەی کوێرانەیان بەرامبەر بە پارتی کە هەردووکیان وەک دوو نەخۆشی بکوژوان بۆ ئەوانەی کە دەیکەن بۆ خاوەنەکانیان هیوادارم لەمەولا زیاتر ڕەچاوی بەرژەوەندی گشتی بکەن نەک بەرژەوەندی تاکی و بەرژەوەندی حزبی خۆیان ئەوانە با بگەڕێنەوە بۆ بەرەی گەل و بۆ مافەڕەواکانی کە هاتنەوە ئەو بەرەیەش پارتی دەبینن چونکە پارتی هەمیشە لە تەری لە مێژوودا و ئێستا و بۆ ئایندەش لە بەرەی گەلە و لە بەرەی گەلیش دەمینێتەوە ئازیزان
ئێمە دەزانین گەلی کوردستان لە بارێکی سەختی ئابووریدایە. ئێمە خۆمان لە بەرپرسیارەتی نادزینەوە، هەرچەند بەرپرسیاری لە ئێمە گەورەتر شەڕی داعش و دابەزینی نرخی نەوت و سیاسەتی بەغدا بوو لە بەرامبەر هەرێمی کوردستان. بەڵێ ئێمە خۆمان لە بەرپرسیارەتی ناشارینەوە، بەڵێنیش دەدەین. بۆ خۆ هەڵکێشان ئێمە چاوەڕوانین هەر ڕۆژێک لەم نزیکانە بتوانین ئەو بارە سەختە بە تەواوەتی ڕاست بکەینەوە. بار و دۆخەکە باشتر بووە، دڵنیابن لەوەی کە ئینشاءالله لە ئایندەشدا باشتر دەبێت. بەڵێن بێت لە ئێمەوە هەتا بکرێت و هەتا ڕێی تێدەچێت هەموو گونجاو تەبایەک لەگەڵ بەغدا بگرینە بەر لە پێناو ژیانی گەلەکەماندا. دڵنیابن پەیوەندیەکانمان لەگەڵ دەرەوەش زۆر باشن و باشتریش دەکەین لە پێناو گەشانەوەی ئابووری کوردستاندا. خەمبارین بە خراپبوونی باری بژێوی خەڵکی کوردستان وە کەمبوونی هەندێک لە خزمەتگوزاریەکان، بەڵام دڵنیابن زۆرمان تێپەڕاندووە و زۆر کەمی ماوە. بەڕاستی لە ناخی دڵمەوە خەمبارین و هەموو هەوڵێکمان دەبێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەم بارە تا سەروا نابێ ژیان و ئابووری لە کوردستان دەبوژێتەوە. سپاس بۆ خۆڕاگریتان. ئێمە بە گەرمی ئێمە بە بەرگری پێشمەرگە و بە شەو نخوونی هێزەکانی ناوخۆ و بە خۆڕاگری ئێوە بەرامبەر گەورەترین هێرش و ناخۆشیەکان ماینەوە و قەوارەی هەرێمی کوردستانمان پاراست. سپاس بۆ خۆڕاگریتان. هەرچی لەسەر ئەم خاکە هەیە، چ دەستکەوتی مادی بێت یان دەستکەوتی معنەوی، هەموویان دەستکەوتی خۆڕاگری ئێوەن. ئێمە تەنها خزمەتکارێکی بچووکی ئێوەین. مێژووی کوردستان مێژووی ئێوە خۆتانە، مێژووی پێشمەرگەیە، مێژووی شەهیدان و قوربانیدانی بنەماڵەکانی ئێوەیە، مێژووی ئەوانەیە بەر ئەنفال کەوتن، مێژووی تێکۆشانی خەڵکی دێهاتە کە زۆرترین ڕەنج و قوربانیاندا. ئێمە شانازی بەوانە دەکەین و لێرە یادیان دەکەینەوە و دەست لەسەر سنگ بۆیان دەچەمێنەوە. ئێمە دەمانەوێ سڵاو بنێرین بۆ هەموو ئەوانەی بەم وڵاتەوە ماندوو بوون، چ وەچەی کۆن و چ ئەوانەی نوێ. سڵاوی جەنابی سەرۆک بارزانی لە گیانی ئەوانەی بە هیوای کوردستانەوە سەریان ناوە. سڵاو لە پیر و کاڵ، سڵاو لە ژن و مناڵی ئەم وڵاتە، سڵاو لە کرێکاران و کارمەندی تایبەت و گشتی، سڵاو لە مامۆستایان و قوتابیان، لە دکتۆر و ئەندازیار و کرێکار کە بەشدار بوون لە دروستکردنی ئەم وڵاتە، سڵاو لە ئاسایش و پۆلیس و هێزەکانی ئەمنی کە شەو نخوری دەکەن بۆ پاراستنی ئێوە. بەڕێزان، داوا لە هەموو لایەکتان دەکەم، دەبێت جارێکی تر بۆ ناحەزانی پارتی بیسەلمێنن کە هەولێر زەردپۆشە و پارتیە و هەر پارتیش دەمینێتەوە. داواتان لێ دەکەم ڕۆژی شەممەی داهات و بەخۆشی و بە هیواوە بڕۆنە سەر سندوقی دەنگدان، بڕۆنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بە لیستی 184 پارتی دموکراتی کوردستان بدەن. ئەم جارە پێویستە وەکو هەموو جار خاوەنی ورەی بەرز بن. دڵنیابن کوردستان زیاتر لە جاران دەگەشێتەوە و بەرەو پێش دەڕوا. بۆ بەردەوامی ئارامی و ئاسایش، بۆ بنیادنان و ئاوەدانکردنەوە، بۆ بەردەوامی کار و کەسابەت و بەختەوەری ڕۆژی شەممە دەنگ بدەن بە لیستی پارتی دموکراتی کوردستان.
دەنگ بدە بە لیستی ئەو شەهیدانەی لە پردێ و لە سەحێلا و تلسقۆف بە گیان و خوێنی خۆیان کوردستانیان پاراست و نەیان هێشت قەوارەی سیاسی کوردستان بکەوێ. دەنگ بدە بە پارتی کە ئەگەر قارەمانیەتی پێشمەرگە جوامێرەکانی نەبووایە ئێستا لەم وڵاتەدا نە ئارامی و سەقامگیری، نە ئاشتی و ئاوەدانی، نە کار و نە ژیان لەم وڵاتە نەدەما. دەنگدان بە پارتی نیشانەی ئەوەیە ترستان نابێ لە داهاتوو. ئێمە وەک هەموو جار دەڵێینەوە پارتی بە بوێری دەمێنێتەوە و پارتی گۆڕەپانی خەبات بەرنادات حتا هەموو ئەو دەستکەوتانە بەجێ نەگەینێ کە هەر هەمووتان پێوەی ماندوو بوون و خەباتان بۆی کردووە. دەنگ بدەن بە پارتی واتە دەنگدانە بە داهاتوو. لیستی 184 پارتی دیموکراتی کوردستان لە پێناو دەستەبەرکردنی داهاتوویەکی گەشتری کوردستان و دەستکەوتی زیاتر بۆ کوردستان دەگەڕێتەوە بۆ بەغدا. لەبەر ئەوە مافی خۆیانە کە ئەمڕۆ هەموویان لێرەن، مافی خۆیانە داواتان لێ بکەن، دەنگیان پێ بدەن و با بە پشتیوانی ئێوە بگەڕێنەوە بۆ بەغدا. خەمتان نەبێ خۆشەویستان، دوودڵ مەبن، داهاتووی ئێوە تەنها بە دەست و قەڵەمی خۆتان دێتە دی. دەنگ بدەن بە ئێمە وەک ئەو قەڵا دێروکی و ئەو منارە سەربەرزەی هەولێر لێتانەوە نزیکن و لەگەڵ ئێوە دەمێنین و لەگەڵ ئێوەش دەبین. پارتی ئێوە، پارتی دیموکراتی کوردستان، پارتی ئێمە خاوەنی گەورەترین شۆڕشی هاوچەرخە، پارتی ئەندازیاری گەورەترین ئاوەدانیە لە کوردستان، پارتی خاوەنی گەورەترین جەماوەرە، پارتی خاوەنی گەورەترین سەروەریە، پارتی ئەو حزبەیە کە زۆرترین شەهیدی هەیە لەم وڵاتە لە پێناو خەونەکانی گەلی کوردستان. پارتی خاوەنی سەروەریە چونکە خاوەنی ئێوەیە. ڕۆژانی ئێمە و ئێوە ڕۆژی شەممە 8 بەیانی لە دەنگ بدەن بە لیستی چەند؟ 184 پارتی دیموکراتی کوردستان. اینجا آخر قسەم ئەوەیە ئێمە هەموو بەڵێ اینجا داوا دەکەم هەواڵانم لە مەکتەبی سیاسی پارتی کاک مەسرور و کاک ڕۆژ و کاک کەریم و هەموویان فەرموون وەرن بۆ ئێرە. فەرموون. هەروها بەڕێزان داوا لە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیمان و بەرپرسی لقەکانی سنووری پارێزگای هەولێر دەکەین ئەوانیش تەشریفیان بێنن. برادرینە ئێوە دەنگ بە یەک دەقە بێ زەحمەت دەنگیان پێ دەدەن، دەنگ بە کام لیست دەدەن ئێوە. بەڵێنی ئێمە و ئێوە 184 هەموو لایەکتان بەخێر بێت. بەخێر بێن، هەموو لایەکتان بەخێر بێن. ئەوە کات جەماعەتی سەرکردایەتیش لێرەن، کا دکتۆر ڕۆژ و ئەوان ئەو نێوانش کاک ڕۆژ وەرن سەلامێکیان لێ بکەن. دوورەوەیە
بخیر بین بخیر بین همو لایکتان بخیر بین بخیر بین دنگ بدن به لیستی 184 پارتی دموکراتی کردستان ده فرمون بخیر بین تمام بس بچی